ئەنجومەنی پارێزگای سلێمانی جارێکی دیکە پرۆژەی لامەرکەزیەت بۆ پارێزگاکان زیندوو دەکەنەوە و پێیان وایە ئەم هەنگاوە کارێکی باش دەبێت بۆ بەهێزکردنی ئیدارە خۆجێیەکان. ڕێکەوتزەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگا لە فراکسیۆنی یەکێتی لەو ڕۆوە زانیاری زیاتر دەدات. لامەرکەزی دارایی و مالی یاخود دابەزانی دەسەڵاتە کارجەڕووی دارایەکان بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بەڕاستی یەکێکە لە خاڵەکانی پێکاتنی کابینی و محکومەتی هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان پاری دموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان، بەڵام بەداخەوە دوای تێپەڕبوونی 10 مانگ بەسەر تەمەنی کابینەیە تا ئێستا کاری لەسەر نەکراوە. ئەوە ئیشی ئەنجومەنی پارێزگاکان و هەروەها حیزبە سیاسیەکانە تەئکید لەوە بکەنەوە کە ئەم خاڵی ڕێکەوتنەکە پێویستە وەکو خۆی جێبەجێ بکرێت، چونکە بەداخەوە تا ئێستا ئەوەی بینیمانە لەم کابینەیە بەرەو مەرکەزیەت بوون نەک بەرەو لامەرکەزی. مەرکەزیەت زەرەری توند و گەورەی داوە لە ئابووری ئەم وڵاتە، زەرەری گەورەی داوە لە هەیکەلی ئیداری ئەم وڵاتە و پێویستی بە ڕاستکردنەوەی پێمان وایە باشترین دەرچیان باشترین پرەنسیپ بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانە بابەتی لامەرکەزیە دابەزانی دەسەڵاتی کارجێڕی و داراییە بۆ ئیدارە سەربەخۆکان. لامەرکەزی ینی ئەزمونێکی سەرکەوتووە لە پیادەکردن و ئیدارەکردن و باشکردنە. بێگومان هەدەفەکە لی لەمە خازانجی خەڵکە و هەم لە ڕووی خزمەت گوزاریوە هەم لە ڕووی کاتەوە خەڵک لە هەردوو لاکەوە هاوڵاتیلی قازانجەکە هەم کاتێکی گەوری بۆ گەڕێتەوە هەمیش لە ڕووی ئابووریەوە گەشە سەردن ئەبیندێ. شارەزایانی ئیداری دابەزاندنی دەسەڵاتەکان و بوونی لامەرکەزیەت بە هەنگاوێکی گرنگ لە قەڵەم دەدەن بۆ گەشەپێدانی ئیدارە خۆجیەکان و سوودبنبوونی یەکەمیش لەم هەنگاوە خودی هاوڵاتیان دەبێت. محەممەد شێخ وەهاب ئەندامی ئەنجومەنی پارێزگا لە فراکسیۆنی گۆڕان ڕوونکردنەوەی زیاتر دەدات. دوای کۆبوون ئاساییەکە ئەنجومەنی پەرستگای سلێمانی کە لە 23 مانگە ئەنجاماندا 14 ئەندامی ئەنجومەن لە تەواوی فراکسیۆنە جیاوازەکان واژوومان کۆ کردەوە بۆ ئەوەی دەست بۆینەوە بۆ جێبەجێکردنی ئەو سیستەمە کە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانیشە ڕێگەی پێدراوە ئەبێ داهاتی سنووری پارێزگای سلێمانی بە دیاریکراوی بۆ پارێزگای سلێمانی خەرج بکرێت لەبەرەوەی لە ئێستادا بەداخەوە دووبارە هەرێمی کوردستان تووشی قەیرانی کەمی موچە و کەمی پرۆژە خزمەت گوزاریەکان بووە. هیوادارم لە زووترین کاتە حکوومەتی هەرێمی کوردستان و هەر سێ لایانی بەشداربووی حکوومەت لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و موچەخۆراندا کار بەو یاسا و بەو سیستەمە بکەن. لامەرکەزیەت و دەسەڵاتدان بە یەکە کارگێڕەکان بەڕای پسپۆڕان و شارەزایان هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ زیاتر خزمەتنی شار و شارۆچکەکان و لە هەمان کاتیشدا دەکرێت بەم هەنگاوە حکومڕانیەکی باشتر و جیاوازتر لە هەرێم پێشکەش بکرێت. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.